و ڕۆژی شەمەش لەبەر خاتری ئێمە ئەچنەوە دەوام ئیتر ڤاکسینەکە لەواچە ڕۆژی شەممە بگاتە سلێمانی ئێمەش ڕێوشوێنەکانمان ئامادە کردووە لە کاتی گەیشتنی ڤاکسینەکە لە سنووری پارێزگای سلێمانی 4 سەنتەری تایبەت بە کۆرۆنا کە ئێستا لە کاردان ئەو شوێنانە ئەگرێتەوە و ئەم بڕێی کە بۆ سلێمانی دانراوە 1720 ژەمی ڤاکسینە کە دابەشەکرێ بە سەردووە بێ 860 کەس لێی سوودمەندە بێ ئەو 860 کەسە کۆی سنووری پارێزگای سلێمانی بەڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیانی شۆ ئەگرێتەوە ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی لە ساڵ 43 بڕی ڤاکسینەکەمان بەرکەوتووە لەم بڕە ئێمە بەشی ئەوانیشی دێدەین ئەوان ئەوەشی کە ئەمێنێتەوە لە ناو ناوەندەکانی کە ئێستا لە کاردان لە سنتەرەکانی ڕوبەڕوبەرەوەی کۆرۆنا یاخود ئەوانەی کە سنتەری پشکنینی تایبەتن بە کۆرۆنا لەو شوێنانە دابەشەکەین ئەگەر هیچی لێمایەوە ئەوە بەسەر کارمەندانی تری تەندروستی کە بەپێی ئەولەویەت و بەپێی ئەو خطوڕەتی ئەو شوێنەی کە کاری تێداکەن دابەشەکەین بڕیارە بگات دوای 2 هەفتەی تر ئەسترازێنیکای بەریتانی ئەگاتە عێراق و هەرێمی کوردستان کە بڕەکەی لە ناوەندی تەندروستی زیاتر ئەمێنێتەوە ئەتوانین ئەو چین و توێژانەی کە دوای ئەوە ئەتوانم بڵێن بەپێی تەمەن یاخود بەپێی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە و دوای ئەوەش تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ئەوان وەریەگرن بەپێی پرۆتۆکۆڵەکە لە دوای ئەوە هێزە ئەمنیەکانن اینجا ئەوانەی نەخۆشی درێژخایەن و یاخود لە شوێن هەستیاریەکان یا بەرکەوتیان زۆرە لە مەرز و لە بازگەکان و لە شوێنە گشتیەکان و مامۆسایان و ئەوانەی کە بڵێن ئەو چینانن کە بەرکەوتەی زۆریان هەیە لەگەڵ یەکترا بەپێی ئەو پرۆتۆکۆڵانە ئێمە دابەشەکەین.